من وەکو وەستایەک و بەڵام لە چاو باوکم وەکو خەلیفەیەک توانە عەبدولخالق لێرە کارەکەم سەروەستام ئێمە ڕۆژانە بە مانگی ڕەمەزانە بەڕاستی لە دوای بانگی نیوەڕۆوە تاوەکو مەغریبان کە بانگەدا ئەچینەوە بۆ ماڵ نانەخۆین هێنەوە بۆ عێراقا دووبارە دەست پێکەینەوە کار هەتا وەکو پاشێەوە دوای نوێژبانیش کە پێویستکە کە پێویستی کرد تێنۆشت دروستەکەین ئەگەر ناتێنەوە بۆ شۆردن و بابەتەکانی ئێمەش زیاتر زەلاوێیە بامێیە لوقمە قازیە و بە کوردەواری خۆمان ڕانەقەلیشمان هەیە ماوەی 4 بۆ 5 ساڵە لە معمەل و لە شیرین شت و ئیشەکەم ڕۆژانە لە 1:15 لە 12:30 دێن بۆ ئێرە هەتاکو بانگی مەغریب لێرە ئیشەکەین دوایەوە چینەوە تر ئیسراحەتێکەکەین و ئێمە وەکو بینی کە شیرینی بە خۆمان لێرەدا شیرینیمان داناوە مێزێکمان داناوە بە خۆمان چەندی جۆری پاقلاوە و برمە و لوقم و زەلابێ و ئەو جۆرانمان هەیە جۆرەکانشی تر ئەو جۆران ئەوانەی کە لێرە دروستەکرێن بە 3000 ئەوەش هەیە ئێرانیە برمەی ئێرانیە بە 4000 ترس پاقلاوەشمانەیە پاقلاوەی سلێمانیە و ئەوانە بە 6000 زنودمانشەیە ئەوش هەر بە 6000 چەندی جۆری شەربەت تەبیعیمانەیە بازار 500